سیلەتی کوڕی ئوشەیم لە بەسڕەیە ئەڕۆی سەیری کرد کۆمەڵێ گەنج خەریکی یاریکردنن بە دیاریانەوە وەستا و سەیری کردن وا پێەکەنن خۆمان دووەکەن لەو جۆرە یاریە کە ئەیکەن. پاشان ئیسراحەتێکیان کرد و ئەویش ڕۆیشتە لایەن و زۆر بەهێمنی بە ئوسلوبێکی زۆر جوان فەرمووی ئەرە کوڕینە ئێوە ڕێئیتان چییە لەسەر کۆمەڵە خەڵکێک بە تەمای سەفەرن بەڵام بە ڕۆژ ئەڵێن بەخوا جارە سەفەرەکە ناکەین و لا دەنە لاڕێکە و نەیاریکردن کە شەویش دێڵن نا با بحەسەینەوە ئێوە تەسەورەکەن ئەمانە کەی سەفەرەکەیانەکەن کەیەگەنە ئەو مەنزڵەی کە سەفەری بۆکەن. سەیرێکی یەکتریان کرد و گەنجێکیان هەستاوتی بەخوا قەسەم مەبەستی ئێمەیە کە ئێمە ڕۆژمان هەموو یاریکردنە شەومان حەسانەوەیە ئەی باشە ئەم مەنزڵە چۆنە بڕین دەی باشە برای بەڕێزم تۆ شەو ڕۆژت مەشغوڵی پارەپەیاکردنی لەم دوکان بۆ ئەو دوکان لەم مەشروع بۆ ئەو مەشروع لەو کارت بۆ ئەو کارت شەو دەیتەوە ماڵەوە هیلاک و ماندوو مردوو 2 سەعاتت لەسەر یەک لە دوو وەختی جیاوازە داناوە خێرا فریای ئیشەکانی ترت کەوی پاسل لە دەست دەرنەچێ زوو بگەیتە ئەویان کەی تۆ ئەحەسەیتەوە کەی تۆ ئەم مەنزڵەی قیامەتت دەبڕی چەندت ئیجازە وەرگر بۆ ئەوەی کە مەنزڵێکی تر بڕۆیتە پێشتر ئاخر ئەم ڕێگایە چۆنە بڕی برای بەڕێزی من. سەیری کە ناوسە ئەو تابعینە بەڕێزە ئەم پیاوە چۆن لەم دنیاە تێگەیشت بوو ئاخر ئەگەر ئینسان شەو ڕۆژی هەر خەریکی دنیای خۆی بێ ئەم مەنزڵە چۆنە بڕێ ئەم قۆناغە چۆنە بڕێ چۆنە کەوێتە سەر ڕێگا چۆن بەرەو خوای پەروەردگارە ڕوا و زەخیرەی قیامەتی کەیدا ئەنێ